لەسەر وەزعی ئێستای ئابووری بێموچەیەوە ئەو سێ ڕۆژ چوار ڕۆژ جێژن ماوە خەڵک لەو پەڕی وەزعی خراپە. داوا لە حکوومەتی هەرێم و حکوومەتی عراقین ڕێکەوتنێکی بکەن کاکە و خەتاکەنج و ئەو خەڵکە ئیوها ئەوها سەوسەوێتەوە و ماڵ وێران بێ و لەسەر چی بە تایبەتی بازار زۆر سستەکە ئێستا بڕۆ هەر دوکاندارێک بڕۆ ئێستا هەمووی قەرزە کابراش دەفتەری ئێستا دوکاندار پێزانم ئێستا بڕۆ سزلی پڕە لە قەرزێت وەچی موچە نەبێت چەکە کابراش دەبی بازارەکەی ڕاوەستێ و تەواو. ئێستا منها ئەو پەتاتم کڕێ چیلۆ ئەوەی بە چیلۆ کڕم کاکە نازام بۆ کەنجە. وەگەر تا ئێستا بەڕاستی تەسیراتێکی زۆری کردی لەسەر بازار نەکە لەو مانگە هەموو مانگەکانی تر چکە کاتەکەی دیار نییە خەڵک زیاتر ئازار ئەکە ناتوانانی پارەکانی سەر بکە. لێ بازارەکە بەعام بە تایبەتی لە شای ڕواندز بازارەکە بەعام زۆر کز و لاوازە بەخۆی بەری وڵا بە تاکید چکەکە موچەکە نەهات بە تایبەتی خەڵکی ئەو شاری زیاتر بژێوی لەسەر موچەیە کە موچەکە لە کاتی خۆی نەهات بە تاکید بژێوی ژیانی بەرەو خراپی ئەڕوا. عالمەکە چاوەڕێ موچەکەش نەهات عالمەکە جێژنەکەشی لێ ڕۆی ناوەڵە چاوەڕێ مەعاشێ کرد موچەکەش نەهات ئەوە فەقی فقات دێتە 2 کیلۆ تەماتە 3 کیلۆ زارە بە سندوقێ بەست ئێستا هەموو فەرقی کردە. خەڵکی ڕواندە زۆر بێمەعاشاگا پارە نەبیت نەتوانێت شتێک بکڕی بۆ ماڵەوەش بۆ شتی جێژنیش داهاتە نەتوانێت شتەکان بکڕی. کەسابەت زۆر خراپە ڕاستی ئێستا کەسابەت پێشتر باشتر بوو نەکێسا ئێستا داخۆ مەعاش و شتی وەش نایە کەسابەتەکە ینی بەرەو خراپی دەچێت. تو بەردەوامەوە چەند ساڵامە کێشەی موچەن هەیە لە هیچ وڵاتێک داهاتەکی وە جوانە نییە بەس ئەمە ئابووریەکی ڕێکن نیە تا ئێستا خەمخۆرەکن نییە سیستەمی ئابوورین ڕێک بێختووە لەوەی گلەین هەیە بەڕاستی ئەوە ئەوەندە ماوەی مەوسمی هەندێک ئیشی ناو باغ و ڕەز و ئەوانەیە یعنی ئەو سار بەڕاستی تەسیری زۆری کردی ئەو معاشە لە کورتیدایە خەڵک پارەی نییە لە شێبینی یعنی ئەوەی ئیشەش سەر بەخۆی نەبی ئەو پارەی لە شێبینێ گەر معاشنێ ئەمە هەموومانوەن لێ هاات یعنی هەموو شتەکان دەمعاشی بەسترایتووە لەبەرەوەی خەڵکی ڕوانە زۆربەی موچەخۆرە پرۆژەکی لێ نییە لە کەرتی تایبەت ئیشی بکە گەنجەکان یعنی زۆربەی بێ معاشن بێ ئیش نابی خاوەن کار بەچی ئیشی بکە ئەگەر پارەی نەبی ئەگەر معاش نێت معاش کە نییە خەڵک گوزرانی ناجووری هەتا ئێستا کەس ئەشیای لۆ جێژنێ نەکڕێت سێ بەش ئەو جێژنە بازار چۆلترە خەڵک کنتر شتێکڕی هەمووی یعنی وەزعەکەی تێکدایە وەزعەکە بەغدا هەمووی وەزعەکەی تێکداینە هەر ڕۆژەی مەهانە چەبینەوە نانێت ڕاتبی نانێت.